مەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەی ئێوە بەڕێزان تەوەری بەرنامەی ئەمڕۆمان دەپرسین ئایا چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیە یاخود پێویستی بە کردارە. بێگومان ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئێجگار ناهەموار و چەقبەسوودایە کە لایەنە سیاسیەکان لە هەموو کاتێک زیاتر و زۆرتر دوورن لە یەکەوەکە کوردستان لە کاتێکدایە کە پێویستی بە یەکگرتن هەیە. زۆر جارباز لە سربەخۆیی هەرێمی کوردستان دەکرێت، بەڵام یەکگرتنەوەی لایەنە سیاسیەکان دەبینی لایەنە سیاسیەکان ناکۆکن لە بینیەکە تاوەکو ئێستا یەکدەست نین. ئایا چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیە یاخود بە کردارە؟ لە ماوەی ڕابردوورا بینیمان لە چەند هێزێکی سیاسی پرۆژیان ئامادە کردبوو بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان، بەڵام گرنگ لێرەدا کردارە. ئایا کردار هەیە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە ناهەموارە قەیراناویە لە قەیرانی سیاسی کە خوڵقێنەری چەندین قەیرانی دیکەیە وەکو قەیرانی دارایی، قەیرانی کۆمەڵایەتی، وەروە چەندی قەیرانی گەورەی دیکە. بێگومان بە چارەسەرکردنی قەیرانی سیاسی چەندین قەیرانی دیکە چارەسەر دەبێت. بەڕێزان ئەچینە لای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی پەیام تیڤی هەندێک کۆمنتان بۆ دەخوێنمەوە، ئێوەش دەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە لە پێیجی پەیام تیڤی بەرنامەکە دەوڵەمەندتر بکەن، هەروەها دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێ بکەن و پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە بکەین. ڕێبوار حەسەن دەڵێت پرۆژە زۆرە بەڵام کردار نییە. بێگومان کردار لە پێش هەموو شتێکە بۆ چارەسەری سیاسی. ئاراز یاسین دەڵێت سیاسەکانی ئێمە دەبێت جارێ سیقە و متمانە بۆ خۆیان بگەڕێنەوە دواتر ئیش بکەن. بێسوون دەڵێت بەڕای من نە پرۆژەیان هەیە نەکرداریش. ڕێبین حاجی حەسەن دەڵێت بە بڕای من پێویستی بە کردارە، چونکە پرۆژە تەنها مرەکەبی سەر کاغەزەکانیانە و هیچی تر ئەگەر کرداری لەگەڵ نەبێت. ئەمە ڕای بەشێک لەو هاوڵاتیانەیە کە کۆمنتیان بۆ ئێمە نووسی و ڕێی خۆیان وتۆ لەسەرەوەی کە ئایا پرۆژە چارەسەری ئەم دۆخە سیاسی ئێستا دەکات یاخود کردار. بێگومان ئەوان پێیان وایە کە کردار چارەسەری ئەم دۆخە سیاسی ئێستا دەکات کە خوڵقێنەری چەندین قەیرانی دیکەیە، خوڵقێنەری چەندین بارودۆخ و گوزەرانی ناخۆشی دیکەیە بۆ هاوڵاتیان. بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایا کە پرۆژە هەبێت کە پلان هەبێت بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی بەرەو نانێت؟ ئەگەر هەنگاویشی نابێت هەنگاوەکانی هێندە کورت و بچوو بوون کە نەیتوانیوە دۆخ و گوزەرانی ژیانی هاوڵاتیانی خۆش بکات. هاوڵاتیانی کاک مەولودمان لەگەڵایە. فەرموو کاک مەولود. ئەو کاتتان باش. هەموو کاتێک کاک مەولودگیان فەرموو. دەستخۆشی بەڵامەکرێتەکەم لە هەرێمی کوردستاندا هەر کێشەی سیاسیە گەڵەمان لێ پرۆژەی بۆ دروستکەین کەواتە کێشەکە زیاتر تێک دەدەین. بۆیە پرۆژە تێکدانی کێشەکە کرداریش لەلایەن بەرپرسەکانی ئێمەوە کردار نییە لەبەرەوەی هەمووی مەساڵحی سیاسی خۆیان هیچیان لە خەمی خەڵک دانینە. بۆیە پێم سەیرە زۆر سەیرە تۆ پرۆژەت هەبی تۆ لەناو خەڵکی حکوومەتی خەڵکی چۆن دەبێت و پرۆژەت بۆ خەڵک هەبی دەبی پرۆژەت بۆ کردارت هەبی لەبەر ئەوانە پرۆژیان بۆ خۆیان هەیە بە هەموو ئەحزابەکانیانەوە هەموو لە مەساڵحی خۆیانە کردار. کاک مەولود پێت وایە چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیە خود پێویستی بە کردارە و هەنگاونانە؟ بەڵێ بەڵێ پێت وایە چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژە یاخود پێویستی بە هەنگاونانە بەرەو چارەسەرکردن یاخود پێویستی بە کردارە؟ نەجانەکەم پرۆژە نییە پرۆژەی پێویستی نییە تۆ کردارت هەبی تۆ دەبی کردارت هەبی. پێت وایە کردار هەبێت کردارێکت هەبی کە جێگەی متمانەی خەڵک بی. پرۆژە من چ لە پرۆژەیە بکەم چەندین جان پێگویەوە چەند ساڵە کاکە ئەمە پرۆژەمانەیە هەر لە ڕاپەڕینەوە پرۆژەمانی کا پرۆژەکە پرۆژێکی دی پرۆژە ئاوادانکردنەوەیە تۆ پرۆژە ئاوادانکردنە بوو پرۆژەی تێکدانتی ناچێت. پرۆژە کارەبامان هەبوو کارەبات بڕی، پرۆژەی نەوتمان هەبوو دەریناوی نەوتت بڕی، پرۆژەی کارمان هەبوو کارت بڕی. یعنی چیمانەکەیت و بۆیە من هیچ باوەڕم پێ نییە باوەڕم بە کاک مەولود بۆ چی وای لە ئللا بێ خودای گەورە بۆمان چارەسەر بکە.
سپاس بۆ کاک مەولود لە هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەولود هاوڵاتیەکی شاری هەولێرە و دەڵێت پرۆژە من پرۆژە چی لێ بکەم کە کردار نەبێت یعنی قسەکانی ئەوەی لێ دەخوێنرایەوە بەرزانە چینلای هەندێک کۆمنتی دیکە کاک هەنگاو ساڵایی دەڵێت پێویستی بە کردارە و یەکتر قوبوڵکردنە سەرەتا و دواتر پرۆژەیەکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەکان دابنرێت. نازگوڵ دەڵێت پێویستی بە کردارە بەڵام دەسەڵات نایەوێت چارەسەری کێشەکانی وڵات بکات بۆیە نە بە کردار هەوڵی بۆ دەدات نە بە پرۆژە. ڕێبوار حەسەن دەڵێت پرۆژە زۆرە بەڵام کردار نییە بێگومان کردار لە پێش هەموو شتێکە بۆ چارەسەری سیاسی. بەڵێ کێمان لەگەڵا بوو شاراخانمان لەگەڵایە فەرموو شاراخان فەرموو. قوربانی باشی جەناب زۆر سپاس. چارەسەر سیاسی ئەبێ ئەم خەڵکە یەک دەنگ بدەن. بەڵێ یەک دەنگ بدەن یان پارتی یان یەکێت یان گۆران یان یەکدەوایە ئەبێ یەک دەست بن. ناوێت کشتی یان لە وەرافەڕین ئەوێ کشتە خەڵکەکە هەڵ بسێ یەک دەنگ بدەن یەک دەست بێ دوولەت و کشتیان درۆزنن کشتیان ومن هەزار شاراخان پێت وایە ئەم چارەسەری ئەم دۆخەننا هەموارە پێویستی بە پرۆژە یاخود پێویستی بە کردار و هەنگاونانە قوربان چاوتن وەرافەڕین ئەوێ ئەبێ خەڵکەکە کشتە هەڵ بسێ ئیسا بۆ من هیچیان نەکردە حتا ئیسا من هام لە تەنیا غورفەیەکە 5 مناڵمەیە پیاوەکەم پۆلیسە بەخوا بەشێکیان شیر ناخۆ معاشەکە ئەتێرت 600,000 ئەیداتە شیر و حەفاظە دانیشن. شاراخان پێت وایە چی بکرێت بۆ باشکردنی ژیان و گوزەرانی تۆی هاوڵاتی و ڕەواندنەوەی ئەو دۆخە ناهەموارە چاقبۆستوەی ئێستا کە هاوڵاتیانی بێزار و نیگەران کردووە؟ بەڵێ لە حیاتم دەستخۆش. سپاس بۆ شاراخان لە کفریەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هاوڕێمان لەگەڵایە فەرموو کاک هاوڕێ. ئەلو سلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسەلام وەرەحمەتوڵڵا کاک هاوڕێگیان فەرموو. باشی بەڕێزم بەرنامەیەکی دەکەم. زۆر سپاس کاک هاوڕێگیان. بەڕێزم ببوورێمە تەوان زیری دوای 91 بەڕێزەکەم ئێمە لە 91ەوە تا ئێستاکە یعنی جیرۆدەی دەستی بەڕاستی بە کورتی بە پوختی یعنی باقسەکان بکەن جیرۆدەی دەستی پارتی وێشێتینە من نازانم یعنی تا ئێستاکە و خەڵکە بۆ تا ئێستا یعنی وشار کاک هاوڕێ بۆچی ئێمە هەموو کێشەکان بگەڕینەوە بۆ دوو حیزب پێت وایە چارەسەر چییە بۆ ئەم دۆخی ئێستا ئەم دۆخە سیاسیە ئەوێ پێویست بە پرۆژەکاری ناکە یعنی کۆبوونەوە نازانم من تێی ناگەم یعنی کۆبوونەوە چی ئەڵێنە کۆبوونەوە یعنی تا ئێستاکە پێویست بە کردارەکەش یعنی ئەبێ دەگەڵ خەڵکی ڕازگۆ بن بەڕاستی ئێوانە دادەنیشن یعنی لەنەوەتویەکەوە ئەمە دەبینیت بەپەردەی دەدەژمێنێت کە دادەنیشن کۆبوونەوە دەکەن یعنی لەگەر خۆیان سعیبیان نییە بەڕاستی یعنی ئەو خەڵکیان کردە خسیتە ساڵێکی وە بەڕاستی بەخۆش نازانست دەکەنەوە داهیوادارم یعنی بە کۆبوونەوە وازە کۆبوونەوەی بین بەڕاستی کردار شەرتە بە خۆیان یعنی بە خۆیان دابێنەوە تا ئێستا شتێکیان نەکردێ بەڕاستی دەگەڵ ملەتە یعنی ملەتەکە دڵخۆش بێتن داهیوادارم یعنی وازە پرۆژەکاری و ئەوەی خۆ بینێ بەڕاستی یعنی سپاس بۆ کاک هاوڕێ لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هێمنمان لەگەڵە لەکوێوە هاوڕێ جانم کاتەوە باش هەموو کاتێک کاک هێمنگیان فەرموو. بەڵێ زۆر سپاسانەکەم بەڕاستی تەوەرەی بەرنامەکەتان زۆر جوانە هاوڕێ بەڕاستی بەداخەوە ئەوەتەی پەرلەمانی کوردستان پەخکراوە یعنی چۆنەڵی پرۆژە لە دوای پرۆژە ئەڵێ بڕۆ بەو لاوە زۆر بەداخەوە کاکە ئێمە ئەم وڵاتە کێشەکەی ئەوەیە موئەسەساتی نییە یعنی لە هەژ وڵاتێکە کە موئەسەسە نەبوو هەر حیزب و ڕازە بێتەوە ڕێزمە یعنی بە حیزبەکەی خۆشتانەوە کۆمەڵکە یعنی کە ڕخنەتان لێگرن هیوادارم ڕخنەکەم قبول بکەن کە کۆمەڵ بەڕاستی بە جورئەتە یعنی کۆمەڵ جورئەتی قسەکردنی هەیە بەڕاستی بەڵام هەموو حیزبەکان لێکێتیتەوە لێ پارتیتەوە لە گۆڕانتەوە نازانم لە شوێعیتەوە هەمووی یعنی شەڕە پرۆژەیە بەڕاستی ئەمە کارەساتە لە وڵاتێکە تۆ سێرەکەی لەو لاوە پەرلەمان پەرێژن لەم لاوە بۆ نمونە حیزبەکان دەزەکەن بە شەڕە پرۆژە
بڕوان پێم کە ئەگەر ئەم وەزعاوە بەردەوام بێ کاگەم پێت وایە پرۆژە چارەسەر بێ کە ئازارین چۆنە لەژێر دەستی نەخێر بە تاکید پرۆژە هیچ شتێک چارەسەر نییە دڵنیاتانەکەمەوە ئەگەر حیزبەکان نەک حیزبەکان ئەبێ خەڵک فریای خۆی کەوێ وەزعەکەن یعنی چۆنەڵی چۆتە لووتکە یعنی چۆنەڵی لە ئان و ساتی ئینفیجارە سوپاسانەکەم بەڵێ سوپاس بۆ کاگەمە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان چمە لای پەیوەندیەکی تەلەفۆنی کاگاریمان لەگەڵای فەرموو کاگاریمان لەگەڵای لە هەولێرەوە فەرموو کاگاری سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. دەربارەی پرسیارەکە من ئەوەیە بڵێم هەم بە کردار و هەم بە پرۆژە ئەبێ ئێمە هەردووکی بکرێت یعنی ئەبێ پرۆژە بکرێت و کرداریش بکرێت. پێ دوایە پرۆژە هەبێت کاک ئاری؟ بەڵێ؟ پێ دوایە پرۆژە هەبێت؟ بەڵێ پێم وایە پرۆژە هەیە. ئەی کردار لاوازە چونکە لەوانەیە بەتەنها حیزبێکیچ پێ نەکرێت. تێگەیشتی من وایە ئەم کێشەی کە ئێستا لە هەرێم کێشەیەکی نێودەوڵەتیە لە نێوان ئێران و ئەمریکا کورد ئەبێ بڕیار بدا کە خۆی بدات بە چ بارێکە چ لایەک ئایا بەلایەنی ئێران یاخود بەلایەنی ئەمریکا. من وای ئەبینم کە بێزگە لە پارتی باقی حیزبەکانی تر بەلای ئێرانە ئەڕۆن بۆیە بینیت مەسەڵەن پارتی باسی ئەوەکە کە پێویستە دەوڵەتێک دروست بکەین ئەوانێکی بیان و ئێنەوە ناڵێن نا بەڵام بیان و بۆ ئەم شتە دێنەوە کاتی نییە پایەکان نییە ئاوەشتی لێو بابەتە بۆ تێگەیشتنی من وایە پرۆژە هەیە بەڵام کردار نییە هۆکارەکەیشی ئەوەیە کێشەی تێگەیشتنی من وایە کێشەی کورد زیاتر کێشەی جاشایەتیە یەکەم شت ئەبێ کێشەی جاشایەتی چارەسەر بکرێت ئینجا پێماگەینە چارەسەر. بەڵێ سوپاس بۆ کاگاری لە هەولێرەوە لە کەلمارە بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاگە ئەردەڵانمە لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاگە ئەردەڵان. ئەم کاتتان باشن هەموو کاتێک کاگە ئەردەڵان ئەگەر بتوانی دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەیت. وا کەسمان کردووە کاکە گیان بەنسبەت تەوەرەکەتانەوە لەوەن ئێستا سەیری تەلەڤیزیۆنم کردووە. بەڵێ دەستخۆشیتان لێکە من ئەندامی یەکێتی مۆهەڵعیلمتان بەڵام دەستخۆشی لە مووقیفی ئەو حزبەیەوە کەم لە زۆربەی شتەکانە من متابعەم تەلەڤیزیۆنیەوە کەم شتی باشتان کردووە بەڵام حەزمان لە شتی باشتر و باشترە. بەڵێ ئەو خەڵکەش مەهاناتێکی زۆری هەیە دیلکال من تەیدی قسەی ئەو برادەرەی پێشووە ئەکەم یعنی وەزعەکەوای لێ هاتۆ کوونیوە جاشایەتێکی لێ هاتۆ یعنی ئەو خەڵکە ژیانی نییە نەوتی نییە یعنی نەشم زانی ببوورە تەوەرەکەتان لەسەر چییە بە زۆری بەڵام حەزم کرد عامەوە حەز کرد. کاک ئەردەڵان چارەسەری سیاسی ئەم دۆخە سیاسی کە ئێستا هاوڵاتیانی تێکەوتون لایەنەکان زۆر دوورن لەیەکەوە ژیانی هاوڵاتی ئەو هایە چارەسەری ئەم با بڵێن ئەم گرفتە سیاسیانەی ئێستا پێویستیان بە پرۆژەیە یاخود پێویستی بە کردار و هەنگاونانە؟ پێویستی بە کردار و هەنگاونانە بە تایبەتی مامۆستا. بەڵێ پێویستی بە کردار و هەنگاونانە بەڵام لەگەڵ ئەوەشە هەنگاوێکی جددی و عملی نەک هەنگاوێکی مەسەرەن ئەو بڕێ فلان لە فلانوە نزیکە فلان لە فلانوە نزیکە من لەو کاتەوەی متابعاتی سیاسیمان بای خۆی هەیە بەڕاستی حزبەکەیەوە من وەکو خۆم تەسەورم ناکرد موقفتان ئەوەندا باش بێ بە تایبەتی جەنابی مامۆستا عەلی بابی و بەخواش من ئەندامی یەکێتین. بەڵێ ئەو بۆیەوە دڵنیای ئەەکەمەوە خەڵکێک بینی وا نزانێ خەڵکی خۆتانە بەڵام خەڵکیش چاوەڕێشتی باشترتان لێکە وەزیرەکەیەوە چاوەڕێی چی ئەگەر کۆمەڵێ سەلاحێتی نییە کۆمەڵێشتی نییە یعنی لەم حکومەتە هەڵوەشاوە چاوەڕێی چییە؟ یعنی بەتەمای چییە؟ ئێوە تا ئێستا بە جوانی هێناوتانە منەم شەو متابعەی بەردامەیەکی ئێوەم کرد ئەوەی کە دراوە لە بارەکەکانتان لە خوورماڵ و لە شوێنەکان یعنی متابعەی و کۆمەڵە کادیرەتانم کرد یعنی شتی مەحقول و منطقیانەوت بەڵام بەداخی شۆ بۆیەوە یعنی تا ئێستا وەزیرەکەتان حضوری ناو حکومەتێکە کە حکومەتێکە یعنی حکومەتێ موچەی نەبێ و نەوتی نەبێ و هیچ شتێکی بۆ ژیانی خەڵک نەبێ یعنی چاوەڕێی چی لەم حکومەتەکە بەتەمای کاک ئەردەڵان جەنابەت پێ دوایە چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە سیاسیەی ئێستا؟ بەڵێ ببوورە گوێم لە دەنگی نییە. جەنابەت پێت باشە چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە سیاسیەی ئێستا؟
والله ئەم دۆخە سیاسیەوە چووە بە یەکە یعنی خەڵکە بێت چاوەڕێی لەم دۆخە سیاسیە بکە ینی بەڵێ بۆ بوورەویستە قسەیە بکەی نانا فەرمو ئەم دۆخە سیاسیە پێویستی بەوەیە جارێ ماڵی کورد یەخەن جارێ ماڵی کورد یەخەن پەرلەمان کاراکەنەوە یعنی شتەکان بخەنە سەر سکە و ڕێگەی خۆی نەک دوو کەس حکوومەت یە تەشکیلکەن دوو کەس حکوومەت یە تەشکیلکەن وەکو جاران عینی یا 50 بە 50 یاخود بۆ نمونە جەنابتان و یەکگرتوو ئەمانە نابێ کەس پەراوێز کرێ لەگەڵەوەیە حکوومەتێکی کارای مەحقول بێ بەرژەوەندی خەڵک و میلەتەی تیابێ یعنی ناخۆش بووە ینی ناس تێ ناگەیە ینی چاوەڕێی چین بە تایبەتی برادرانی پارتی یەخنی چاوەڕێی چین بە تەمای چین ینی خەڵکێک خەڵک شتێکی نییە خەڵک ینی تۆ موچەو نەبێ و کارەبا و نەبێ و ئاو نەبێ و شتێکە نەبیانی تە حکوومەتی تیشتێکەیە بەناوی حکوومەتەوە. سوپاس بۆ کاکە دەڵان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاکە دەڵانگیان کاک سەباح دەڵێت سەباح گەڵاڵی بێگومان چارەسەری ئەم کێشە سیاسیە پێویستە هەموو لایەنەکان هەماهەنگ بن. هیوا کانەبی حەیدەر دەڵێت چارەسەری سیاسی پێویستی بە لە خوداترسان و ویژدان هەیە. کاروانادر دەڵێت پێویستی بە بڕیاری خاوەن بڕیارە. هێمن کەریم دەڵێت بە بڕای من نە بڕیاری سیاسی و نەکردار چارەسەر نین تەنها ڕاپەڕین چارەیە. هێمن کەریم وا دەڵێت عادل دەڵێت هەتا ئەو دوو حیزبە حاکەمان بن هەر ئەمە بەشمانە بێت. کاک ئەحمەدمان لەگەڵا لە پێنجێنەوە فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد فەرموو. بەڵێ برای بەڕێزم فەرموو کاکە. دوای بەرنامەکە و لە یەکەم ئەوەی باسی چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیان کردار. زۆر سپاس کاک ئەحمەدیان فەرموو. وەڵا براکەم ئێمە لە شاری پێنجوێن خۆڵوانە جەنابتان ئاگادار بن لەخوا بەزیابێ باشین لە ناحی کارەبا و شتۆ. بەڵێ. یەک بەرمی نەوتیان ناینێ ئەمساڵ. بەڵێ. بەس نەوتەکەی بەسی دە ڕۆژی نەکرد. کاک ئەحمەد دوایە بەڵام ئەشۆمیلا ئێمە وەکو لە کۆمەڵی ئیسلامی هیچ گلەیمان نییە و زۆر پیرۆزباییشان لێگەین. ئێمە هەموو کاتێ مامۆستا عەلی بابیر قسەکانی زۆر جوانە. بەڵێ. بەڵام جارجارێەوە کۆبوونەوەشتان هەیە لەگەڵ یەکگرتوو بڵێن زردنەوەی ئیسلامی. کاک ئەحمەد پێ دوایە چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیان پێویستی بەکردارە چارەسەری بەڵام پێویستی بەکردار بەڵام یەک تێبینیم هەیە بەڕێزم. فەرموو کاک ئەحمەد. خەڵک وەکو ئێوە گلەیی لە هین نییە بڵێن لە کۆمەڵی ئیسلامی نییە بەڵام برادرانی یەکگرتوو زۆر دیفاع لە دەسەڵاتەکەن جاری وا هەیە کاک ئەحمەد ئەوە شتێک دەڵێن و یەنە شتێکی تر ئەڵێن. کاک ئەحمەد با بگەڕێنەوە سەر تەوەرەکە یعنی ئەوە تۆ باسی ئاخر هەمووی پۆیسە بەیەکۆ ئەوان ئەوەختە ئەگەر ئەو ئەندام پەرلەمانەکەی بڵێنەوەی هینیان بەشی ئەودایان بەشی بڵێن دهۆکیان بەشداری کردایە بڕواکەم قەیرانەوەی لە ناهاوە تاوانبارن لە ڕۆژی کاک ئەحمەد ئەتوانیت ئەوە ئەو حیزبە بڵێ کە ئیسا جەنابەت باست کرد بەڵام قسەکە لێرەدا ئەوەیە ئایا چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیان بەکردارە پێ دوایە ئەو پرۆژانی کە لە ماوەی ڕابردوودا حیزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکان کە خستیانە ڕووباسیان لێ کرد چارەسەری ئەم دۆخە کات ئەم دۆخە ئێستا کە هاوڵاتیانی تێکردویان کردار چارەسەریەکان بەتوانێت پەرلەمان کاراکاتەوە. بەڵێ. بەیانی جەنابی سەرۆکی هەرێمە توانێت مەعاشەکان بات. ئەی پێ دوایە بۆ نایکات کە ئەتوانێت کاک نایکا ینی حەزەکان خەڵکی ناکە ئەمە وڵاتان پێی هەڵێن. بەڵێ. وڵاتان پێی هەڵێن بۆیە برای بەڕێزم وەڵا شتانە هەوەی بەدەستخوانە. بەڵێ. ئێمە کارمەندین بڕواکە بە سێمان کە تێموچێکمانێنێ ئەویش بە منەتەوە. بەڵێ. هەتا وەکو ئەو موچەیترمە هەمووی خەرزاری بازاری. بەڵێ. خەڵکیان میلا کردو و خەڵکیان برسیگۆ لەبەر بەرژەوەندی خوارد. کاک ئەحمەد پێ دوایە چی بکرێت بۆ ئەوەی چارەسەری ئەم دۆخە بکرێت؟ وەڵا بلای بەرزمە بێ نێتیان ببێ نێتیان لەگەڵ و میلەتا پاک بێ نێتیان چاک نەبێ خوای گەورەش محاسەبەیانەکە ئەوان لەگەڵ میلەتا هیچی شتێکیان نەکردووە. سوپاس کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندیەکەت لەگەڵ بۆ سپاسی تۆکەم بەرز زۆر سپاس کاک ئەحمەد کاک ڕێبوارمان لەگەڵایە فەرموو کاک ڕێبوار. کاک ڕێبوارگیان فەرموو هەموو کاتێک کاک ڕێبوار باشی قوربان زۆر سپاس. من دەستخۆشی لە یەکگرتووی ئیسلامی دەکەم. عەفو. بەڵێ.
بەڵێ کاک ڕێبوار کە پرۆژەی یەکگرتووی ئیسلامی لە هەموو لایەنەکان جوانتر بوو کە پرۆژەکەی یەکگرتوو کە بریتیە لە دووڕوویکردن کە لەگەڵ خوا و لەگەڵ خەڵک. کاک ڕێبوار با ئەمە نەچین لاو تەفاسیلیەوە باسی ئەوە نەکەین ئێمە باز لە چارەسەری سیاسیەکەین چارەسەری سیاسی کاک ڕێبوار پێویستی بە پرۆژەیە یاخۆت پێویستی بە کردارە پێ دوایە چی بکرێت تۆ وەکو هاوڵاتێک ئومێدەواری یاخۆت ئەتەوێت چی بکرێت بۆ ئەوەی کە چارەسەری ئەم دۆخی ئێستای پێ کە هیواخوازم خەڵکی کوردستان ئەوەندە کە هۆشیان نەبێ ئەو جارەی بزانن یەکگرتووی ئیسلامی چییە. بەڵێ 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 کاک ڕێبوار هیچ کەنیا سوپاس و ڕێزم هەیە بۆتان. سپاس بۆ کاک ڕێبوار لە حەجیاوە لەگەڵمانە بووی. کاک فاتیحمان لەگەڵایە فەرموو کاک فاتیح. بەڵێ فەرموو کاک فاتیح. بەڵێ تەوەرەکەتان لەسەر چێ مامۆستا؟ ئایا چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیە یاخود پێویستی بە کردارە؟ وەڵڵی چارەسەری بە کردارە بەس ئەم چڕوچاوە هیچ ڕووناکێکیان تیان نییە ئەگەن بگۆڕێ چڕوچاوێکی گەنج و جوان بێتە سەر حکم باش. بەڵێ بەڵێ کاک فاتیح پێ دوایە چی بکرێت بۆی کە چارەسەری ئەم دۆخی ئێستا بکرێت؟ وەڵا چارەسەرەوەی ئەمانە لادێ ئەمانەت بە هیچ لا ناچێ ئەگەر خوا بیاڕووکەنە لا ناچن. بەڵێ چارەسەر لای تۆ چێ کاک فاتیح؟ وەڵی چارەسەرەوەیە من ناڵم ئەڵم ئەم چڕوچاوە لادەی جەماعەتێک گەنجی جوان زیرەک بێنی پەرلەمان کارەکەیتەوە چۆن ئەمە بکەین چۆن ئەماکرێت کاک فاتیح؟ بەڵێ سپاس کاک فاتیح لە تەکیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ پەیوەندیەکەت سندیمان لەگەڵە لە زاخەوە فەرموو. هەموو کاتێکت من دەستخۆشی لە ئێوە و لە بەرنامی ئێوە دەکەم. زۆر سپاس. کاناڵی پەیام. سپاس. سپاس کاک سندی فەرموو. بەڕێی من چارەسەری کاکە چارەسەری ئەوەیە پرۆژە کاکە زۆر پرۆژەمان بینی بەخۆیمە لە پرۆژەم زۆر بە چارەسەری ئەوە کرداری بە بەرچاو یعنی خەڵکێک بزانێت ئەوە شتێکە کرداری کرد. ئەم وەکو پێشمەرگەیەک لە بەرەکانی جەنگ بەخوا بریندارم احتیمال ئێستا یەک بارمیری داوتم لە ماڵی خۆم نەبێت ئەو قسانە بوو جەنابتان دەکەم بەڵام هەموو شتێک بە کردار ئێستا دەستخۆشی زۆر لە کۆمەڵی ئیسلامی دەکەم لەبەر شتێک ئەمن ئێستا هەندێک فرێگەر دەڵێن ئێمە ڕاپەرین دەکەن من باسی ئێوە دەکەم بە ئاشکرای لەگەڵ ئێوە قسە دەکەم باسی کەسێکی تریش ناکەم تەشخیصی کەسێکی تریش ناکەم ئێستا ئەمن ئێوە حکومڕانن کاکە ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێزیان گەورەیە بۆ هەموو ئەندام پەرلەمانی ئازادی ئیسلامی چاکن و بەدڵ دەکەن بۆ خۆی دەکەن و بۆ ملەتی خۆیان دەکەن بەڵام ئێستا ئێوە حکم دەکەن حکومڕانی دەکەن ئەمن ئێستا هەڵ بستم وەکو ڕاپەرین لەسەر کۆمەڵی دروست بکەم ئەرێ کاکە ئەمن ڕاپەرین لەسەر چی دروست بکەم کاک سندی چارەسەر چییە بۆ ئەم دۆخەی ئێستا؟ کاکە گۆڕان برای منە پارتی برای منە یەکەتی برای منە ئەوانە ئەدی خۆیان بکەن یەک بەڵێ چارەسەر کاکە چارەسەر ئەوە کاکە هەر پێیانێک خۆیان بکەم دایەک ئەو فەقیر و ژارەی لە ئەو کەوتووە ئەو بەحرەی لەو بەحرەیە دەریان بینن دەستی ئەمن وەکو پێشمەرگەیەکی فەقیر و بریندار ئەو قسانە دەکەم ڕجای لەو حکوومەتەی دەکەم ئەو حزبانەی دەکەم خۆیان بکەن یەک ئەو ملەتەی لەو بەحرەی دەربینن و سپاسی جەنابتان دەکەم دەستخۆشی لە بەرنامە ئێوە دەکەم و ئێوە سەرکەوتوو بن ئینشاءالله. زۆر سپاس بۆ کاک سندی لە زاخۆ لەگەڵمانە بووی. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک جیادمان لەگەڵە لە هەڵەبجەوە فەرموو کاک جیاد. هەموو کاتێکت کاتە پرۆژی چی لە وڵاتە هەستی پرۆژەیە کەناڵکەنەکەی نینەگانە بەدەی کۆڵەکانە پرۆژەی چی باسی چین دۆ بەڵێ چی بکرێت کاک جیاد پێ دوایە چی بکرێت؟ پێ کاکە لەو وڵاتانم پاڕینەوە دراوسەکانمە
بۆچی پێ دوایە کاک جیاد وڵاتی خۆمان ناتوانێت چارەسەری ئەم دۆخە ئەم تەنگەشە ئابووری و سیاسی بکات بۆ لە وڵاتانی دیکە پارێ پەرلەمان باکرێ من باسی چین بۆ بەڵێ کاک جیاد من وەکو گەنجم یەکەم زۆر بێزار نەبووە این پەرلەمانە من دەنگم بە پەرلەمانتاردا هیچی لێ ناکرین بەڵێ بەڵێ کاک جیاد سوپاس بۆ کاک جیاد لە هەڵەبجە و لەگەڵمانە بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاکەکرەمان لەگەڵە لە شار فەرم کاکەکرم کاکرم لە شانێریۆ فەرم کاکەکرم کاتێکیان سڵایە بۆ ئەو شاشە جوانە لە ئاگری نەورۆز بەهێزتر بێت زۆر زۆر سپاس کاک ئەکرەم گیان وەڵای کاکە گیان من ئەڵێم شیرینی هەیە ترشی هەیە قاڵی هەیە سوێری هەیە بۆ ئوسامە بلادن و هیتلەر و یەکێتی و پاتیش هەیە پێدەی لە قسەکەم کاک ئەکرەم با ئێمە بێرەوە سەر تەوەری بەرنامەکە بەواسی ئەمانە من ئەڵێم کاکەکرم پێ وایە چارەسەری سیاسی بە پرۆژە ئەکرێت یاخود بە کردار پێ وایە ئەم وەزعی ئێستا بە پرۆژە ئەکرێت یاخود بە کردار بەرەو هەنگاوە من ئەڵێم ئەزانکی بە قوربان بەڵێ بەڵێ من ئەڵێم وتێکی ئینگلیز هەیە وتێکی ئینگلیز کە بێتاقەتە من ئەڵێ من بە ئینگلیزی ناڵێم بە کوردی پێت ئەڵێم بەڵێ ئەڵێ کە بێتاقەتەوێ ئەڵێ ژیانم وەکو پەنجاوایە پێنجەکەی لابەی من ئەڵێم بەدەستێکێتی پارتیوە میلەتی کورد ژیانی وەکو پەنجاوایە پێنجەکەی لابەی بەڵێ پێگەی چارەسەر چییە؟ هیچیان هەیە من سوپاسی ئەو کەناڵە جوانە دەکەم بەخوا من کۆمەڵیش نیم پێگەی من کۆمەڵیش نیم خوا ئاگای لێیە من لە هەموو تەمەنمان لە یەکی پەشیمانم کە یەکێتی بووم چونکە درۆی لەگەڵا کردی بەڵێ کاکەکرم پێ وایە چارەسەر چییە؟ لە کۆتایە سوپاسیستانەکە سوپاس بۆ کاکەکرم لە شاربەژێرەوە لەگەڵمانە بووی بەڵێ بەڕێزان ئەچینە لای هەندێک لەو کۆمنتانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە بۆمان هاتووە کاک چین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک مستەفامان لەگەڵای فەرموو کاک مستەفا ئەم کاتتان باش هەموو کاتێک کاک مستەفا گیان برای بەڕۆیس من خۆم تۆزێک میدیاکارم هەولێرەکە دەڵێ قیچە قیچێک بڕوا بکە ئەم مەوزوعان نە پێویستی بە پرۆژەیە نە پێویستی بە کردارە پێویستی بەچێ کاک مستەفا ئەمە پێویستی بە عەقڵ و لێبوردنە بەڵێ عەقڵ و لێبوردنیش لە لای حزبێکیان عەقڵ هەیە بەڵام لێبوردن نییە لە لای حزبەکەی تر لێبوردن هەیە بەڵام عەقڵ نییە لەبەرەوە کە ئەم دوان پێکەوە نەبوون هەمیشە وەسعی کولا هەوایە یعنی تۆ تەماشا بکە یعنی ئێستا من پێم ناخۆشە ناوی حزب دێنم چونکە من وەکو کوردی قسە دەکەم هەمووشیان بۆ من ڕەنگە لە یەک دیتگاوە تەماشایان بکەم بەڵام لەوەتی ئەم گۆڕانە دروست بووە کاکەبدا یعنی یەک هەنگاو نایەتە پێش بۆچی واکە قەیچێکە با لێبوردنی هەبێ قەیچێکە خاوەنی عەقڵ لێبوردنی هەبێ کۆمەڵ یعنی بەڕاستی ئەوان لێبوردنیان هەیە بەڵام عەقڵەکەیان بۆ سیاست ناکرێ بەم شێوەیە لەبەرەوە ئەم دوولایەنە کێشەکە پێ دوایە کاک مستەفا چی بکرێت ئەوان یعنی تۆ واز زەمانە بێنە لەمانە ئێرە بێنە ئەمان هێزن ئەمان قووەتیان هەیە ئەمان شتیان هەیە وتمانەوە سواری تووڕێی بوونە نایەنە خوارێ دەبات بەرامبەرەکە بێتە خوارێ وەک ئەم ئادەمە بەڕاستی زۆر ناخۆش یعنی نە حیزبایەتی وا بێ نە کوردایەتی وا بێ نە نیشتمان پەروەری وا بێ تۆزێک با دووانگا بێنە خوارێ یعنی چییە؟ ئاینی ئیسلامی پیرۆز هەمووی لێبوردەییە با مامۆستا لەوێ با کۆمەڵ لێبوردەیەکە دەست پێ بکە با ئەوانیش عەقڵەکەیان بەکاربێنن گۆڕان دەبا بێنە نزیک بنەوە لەم ناوەشە یەکێتی نیشتیمانی بۆ کاک مستەفا لە هەولێرەوە لەگەڵمانە بووی کاک مستەفا یان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بۆکانمان لەگەڵ ئەستێمانەوە فەرموو کاک بۆکان ئەم کاتت باش هەموو کاتێک کاک بۆکان گیان فەرموو دەستخۆشی بەنامەکە لە یەکەم زۆر سپاس بۆ کاک بۆکان بەڕاستی تەورەکەت زۆر جوانە زۆر سپاس چارەسەری سیاسی کاتت گیان هیچ بە پرۆژە چارەسەر نابێت بە کردار چارەسەر دەبێت هەموو لایەنەکان ڕێز بکەون پەرلەمان کارا بکرێتەوە چارەسەری سیاسی بە کردارە نە پرۆژە دەبێت لایەنەکان ڕێز بکەون پەرلەمان کارا بکرێتەوە دۆخی هەرێن چارەسەرکەن
تاکەی خەڵک لەناو ئەم دۆخوە ئەم دۆخو لەم دۆخەیە ژیان بگوزارێنێت. بەڵێ بەڵێ کاک بۆکان پێت وایە چی بکرێت؟ چارەسەر لای جەنابەت چییە؟ تۆ وەکو هاوڵاتیەک چارەسەر چییە کە لەم دۆخە سیاسێدا ئەم دۆخە سیاسی با بڵێن تێپەڕێنین؟ چارەسەر ئەوەیە کە ئێمە ئەم دۆخە تێپەڕێنین لایەنەکان ڕێک بکەون، پەرلەمان کاراز بکرێتەوە لایەنەکان ڕێک بکەون، هەمین لە بەرژۆندی ئەبێنە بەرژۆندی خەڵکا بێت. بەڵێ بەڵێ کاک بۆکان زۆر سپاس بۆ کاک بۆکان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ئەحمەدمان لەگەڵا لە کەلارەوە. فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کسکەی بۆی بەباشی گوێم لە سەڵتی جەنابەت بێت. بەڵێ گیان فەرموو. سلام علیکم. عەلەیکوم ئەسەلام ڕەحمەتوڵڵا. کاک ئەحمەد کاکە ئەم بەرنامەدا ئەن هەموو ڕۆژێ قساکردن و پرۆژەدارین و چارەسەر کۆمەوە. بەڵێ هیچ چارەسەرمان خوا وەڵی باوم نە چارەسەرمان نە هیچما ئەمە حتایە هەروە ئاگێت و ئەمە وەختە وەرەسەر و کات تەواوەکەن و هەتا نێزێک هەڵبژاردن دیان دوای هەڵبژاردنی هەر ئەین حەسابەوە ئەمە دەرەچێت. بەڵێ ئەیتر ئەمە چارەسەری نییە، چارەسەری بەسەوەتانێ هێزی کوتەگوتەوە. بەڵێ پێ دوایە چارەسەر بۆ 400 مەسەن لە 2014 یان بۆمان حساب کردێ لە خوار عێراق. بەڵێ لەیرانە حسابی ناکەن لە 2014 ئێمە نیموچەمان هەیە. ئەم ڕوبع موچە و ئەمانە ڕوبعشی نییە، ڕوبع موچەیە. ئەگەر دوو مەجارێ 220,000 دەرکەم. ئەمە چارەسەر خوا. کاک ئەحمەد پێ دوایە چارەسەر چییە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە هەبوارە ئەم دۆخەی کە لە 500 کەمتر نەبێت. ئەی باشم ئایلەوە بۆرچکڵا ڕۆدەڕێەوە ناڕۆدەڕێەوە. چارەسەری نییە کاکە، چارەسەری بەس ڕاپەڕینەوە تاو. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لەگەڵمانە بووی. هەچین لای پەیوەندێکی دیکە کێمان لەگەڵا هەڵۆسخانمان لەگەڵا. فەرموو هەڵۆسخان. هەڵوێز حاجی لە ڕانیەوە. بەڵێ فەرموو. ئەم کاتێک باش هەموو کاتێکت دەستخۆشی دەکەم. زۆر سپاس. بابەتەکەتان لەسەرەوەیە کە ئایا چارەسەری و سیاستاردن یاخود بەکرداری یاخود بۆ بەلایەن بێباڕای منەوە هەتا ئەو دەسەڵاتە لە کوردستاندا هەبێت هیچ چارەسەرێک نییە. من وەکو مەبەستکەم دەسەڵاتەیە هەڵۆستان کەسان خۆم تەواو کردووە بەڕاستی یعنی شەرمەزاریە هەموو خەڵکی کوردستان لەبەر دەستی دوو حیزب دابن. ئەوانی یەکێتی پارتی باشە کە باسی گۆڕان دەکەیت کە باسی کۆمەڵ دەکەیت. ئەوان پرۆژەیان هەیە، ئەوان بۆچی هاتوونە سەر حکم؟ ئەوان دەیانوێت چ چارەسەرکەن؟ ئەوان دەیانوێت خەڵک لەو قەیرانە لەو نەهامەتیە ڕزگاریان بێت. بەڵام بۆ نایاڵێ پەرلەمان 2 ساڵە پەک خراوە. لەکوێ چارەسەر چ کردار بێت؟ هەر چارەسەرێکی حکومەت بێت خەڵک لە پەرلەمانەوە چارەسەری دەکەن. ئێمە پەرلەمانمان داخراوە، پەرلەمان بووین یەک بچێتەوە هەولێرێ. ئەوە چارەسەرکردنی کێشەکانە؟ هەڵوێستان ئەم کێشە سیاسەیە کە ئێستا هاوڵاتیانی تێکەوتون کە پەرلەمان پەک خراوە، موچە نییە و زۆر شتی دیکە قەیرانی زۆرتر هەیە. پێ دوایە لەم کاتەدا چارەسەر چی بێت؟ چارەسەر هەبوونی پرۆژەیە یاخود کردارە؟ تۆ هەتا کردارن نەبێت پرۆژەت نییە، ئەوە یەکەمیان. دووهەمیشیان چارەسەرکردن ئەوەیە کە ئەو گەندەڵانە نەمێن لە کوردستان. ئەو دووچاوی کە 25 ساڵە هەیە هەرگیز ناگۆڕێت. ئێمە دەندێکمان هەیە بەڵە خۆی شیری هەتا پیری، ئەوانە خۆی شیریان گرتە هەتا پیری، دەک لە سەری دوای یەک دێنە سەر دەسەڵات، دەک لێ سەر یەکتر خەدر لەو هاوڵاتیانە دەکەن. هاوڵات چاوەتەوە لە بەردەستیانە هەتا ئەوانە دەمێنن کوردستان هەروە دەبێت. چونکە گۆڕان چارەسەریە، کۆمەڵ چارەسەری هەیە، هەر لایەنی چکەبێت داوە چارەسەرکات ئەو دوو حیزبە ناڵم بەداخۆ. سپاس بۆ هەڵوێستان لە ڕانیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ پەیوەندیەکەت هەڵوێستان. کێمان لەگەڵا؟ ڕەنگی خانمان لەگەڵا. فەرموو ڕەنگی خان.
خوشکا قەندیل فەرموو. باشی براکەم. زۆر سوپاس. وڵی براکەم چارەسەری سیاسی نەپێویستی بە پرۆژێ نەپێویستی بە کردارە پێویستی بەوەیە کە پارتیوێکێکی لە کوردستانە هەر بەدەرنێن نەمێنێت. بەڵێ خەندیل چارەسەر لای جەنابەت ئەوەیە ڕاپەڕینێکی سەرتاسەری هەر لە داخۆ هەتا سلێمانی دەست پێ بکات. قەندیل ڕاپەڕین نەکرا یعنی بۆ چارەسەر لای جەنابەت بەس ڕاپەڕینە یاخود ڕێگەی تر هەیە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە سیاسیەکە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە؟ وڵا هەر ڕاپەڕینەکەی خۆ ناشکریخوانەوەی هەر گەندەڵ و گەندەڵکاران خۆ هەموو تەختەکانیان خواردووە خۆم ئێستا زانکۆم تەواو کردووە 5 ساڵە زانکۆم تەواو کردووە تەعینی بۆ من نییە. هەنی بۆچی کەچی مناڵی خۆیانیش ئێستا بارزانیەک ناتە سەر شەقام داوای موچە بکات داوای پرۆژە بکات داوای چاکسازی بکات بارزانیەکان ناتن هەمووی مناڵی فەقیراتن. قەندیل خان پێ وایە ئەم ڕاپەڕینەی کە لە ساڵی 1900 یاخود باز لەوە بکەین پێ وانییە ڕاپەڕینێکی تر بکرێت هاوشەوەی هەمان ڕاپەڕینی ساڵانی ڕابردوو نەبێت یعنی بۆ بیر لە ڕاپەڕین بکەینەوە چارەسەرێکی دیکە هەیە لای جەنابەت؟ وەڵا چارەسەری کە بواە پەنامان بۆ ئەگە چارەسەری کەش بواە پەنامان بۆ ڕاپەڕنی ئەوانش نەدەبرد. بەڵێ سپاس بۆ قەندیل خان لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەتان دەستخۆش. زۆر سپاس کە کاروانمانەکەڵای فەرم کا کاروان. سڵاوتان باش دەستخۆشی بۆ تۆڕەکە دوو براکەرانی کارمە دەستۆ زەمبینەرانە ئێستام. زۆر سپاس کا کاروانگیان. مامۆزای بەڕێز دەمێکە ئێمە چاڕێ پرۆژە و چاڕێ کردار لەم لایەنە سیاسیانەکەین. ئەزانین کی مامۆزای بەڕێز کارەکەتەکە ئەوەیە ئێمە دووشی لەم ناوچەیە تۆمەتبارەکەن لە هەرێمی کوردستانە. ئایا بەقەد حەجم و بەقەد قەبارە و بەقەد ژماری حیزبەکانی دی ئایا لە بچووکن یا هەر گەورە یا وەسەتەکەن ئایا ئەمە بەشدار نین لەم کارەساتە؟ ئەگە بەشدارنی فەرم و ڕێ خۆیان دەرخن کاکە بۆ خەڵکە کاکە ئێزان ئەم دوو برادرە زوحاکن لەگەڵ لەسەر ئێمە کاکە ئێمەش کاوەکی ئاسنگەرما بۆ ڕاپەڕن بە بۆتان تۆخشە بدرێن لەسەریان ئێمە چاوەڕە چی کەی لە حیزب بچووکانە کاکە هەر لە کۆمەڵی ئیسلامی دەست پێکەم هەتا بۆدارە چەپەکانی تر بەڕاستی تر دەستە کاکە یانی ماندوو بۆ خەڵک بەدا هەمووتا کە دە حیزبەکانەزان کەم دوو حیزبە لە دوو لە شەڕی ناوخۆیان لە شەڕی بەراکوژی شاکەنەوە هەرناوە هێنایانە براکەم ئێدە کاکە وەی ڕاستی ئەو سەکردار ڕووی ڕاستی خۆی هەڵمان بۆ خەڵکی کاکە بڵێ من محەمەی مادیوە عادمە ئەمە شەفاعەت بۆ میلەکە بخوازم کاکە ئێمەوە نابین لە حیزب بچووکەکانی ئێمە چۆن بینێری لە خەڵاتی گەورە بکەین. هیوادارم برادرانەوە حیزبانەی دیکە دێنە سەر شەفاعەت بێنە سەر جادەکەکەم ناڕەوایە تاکە دنیای تەلەبی داما و کاکەڕوان لای چارەسەر لای جەنابەت تەنها ئەمەیە یاخود ڕێگەی دیکە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە سیاسیە ناهەمواری کە ئەمڕۆ هاوڵاتیان هەرێمی کوردستانی تێکەوتووە. سپاس بۆ کاروان لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕەبینمان لەگەڵای فەرموو کاک ڕەبین. کاغڕێبین فەرموو کاغڕێبین زۆر سپاس کاغڕێبین دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی جوانە. زۆر سپاس کاغڕێبین گیان فەرموو. سەبارەت بە تەوەری بەرنامەکەشت بە بڕوای من پێویستمان بە هەردووشانە چ کرداریش و چ پرۆژەش. چونکە پرۆژە و کردار تەواوکرد یەکن وەک دوو ڕووی یەک دراوان ئەمە پەڵان وڵاتە دیموکراسیەکانە. بەڵام بەمەرجێک پەرلەمان کارا بێت. بەداخەوەی خۆمان ئێستا پەرلەمان کاران نییە. بێت سەرەتا پرۆژە هەبێت اینجا کردار بە دوایدا بەڵام بەداخەوە لە کوردستان پرۆژە هەیە و کردار نییە. لە ماوەی ڕابردوودا کاک ڕێبین چەند لایەنێکی سیاسی باسییان لە پرۆژە کرد پرۆژیان هەبوو بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە نەخوازراوەی هەرێمی کوردستان کە هاوڵاتیانی تێکەوتووە پێ وایە هەنگاو نرابێت بۆ ئەم پرۆژانێک کە پێشکەش کراوە لەلایەن هێزە سیاسیەکانەوە بەرهەمەکەی بینیوە؟ وەڵا هەنگاوی بە فعلی نەنێراوە بۆ چارەسەرکردنی ئینەکە کێشەکە. بەڵام ئەوەی کە هەیە تەنها کۆبوونەوەیەکی ڕووکەشیە و میلەت خەڵەتاندنە. پێ وایە کاک ڕەبین هەنگاوەکانیش هەنگاوی ڕووکەشیە
کاگڕێبین جانەکەم هەنگاوەکانیش کە ئەینێن هەنگاوی ڕووکەشیە پێ دوایە بالفعل بڵێ ئەی بۆچی وایە کاگڕێبین بۆچی خۆیان دەرەخەن کە ئەنەهو ئێمە ئیرادەمانەیە بۆ چاکردنی دۆخەکە بەڵام بە فعلی کردداری لەگەڵانیە بە فعلی نانەوێت دۆخەکە چاک بکەن بۆچی نانەوێت کاگڕێبین وەڵاهی تەڵام سیاسەتی خۆیانە بەڵێ ئەمە لە بەرژەوەندی ئەوانە بەم شێوە کە ئاوابێگینە ئەتوانن پەرلەمان کارا بکەنەوە بە ئەکتیڤکردنەوەی پەرلەمان ئیتر هەموو شتەکان چارەسەرە بێت. بەڵێ سوپاس بۆ کاگڕێبین لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت زۆر زۆر سوپاس کێمان لەگەڵا کاک محەممەدمان لەگەڵ لە شێخانەوە فەرم کاک محەممەد السلام علیکم کاک محەممەد فەرم کاک محەممەد عەلەیکوم السلام ورحمة الله کەناڵی ئەسمانی پەیام لە محیزبی کۆمەڵی ئیسلامی و ناچارپاشی کوردستان دەکەم چۆنن باشن زۆر سپاس کاک محەممەد چی دەیە لە سەداوەرەکە کاک محەممەد چاوە کاکە گیان کاک محەممەد بەڵێ ئەلۆ کاک محەممەد چیت هەیە لەسەر تەوەرەکە لەسەر تەوەرەکە بەڵێ بەس ئەگە پێم بڵێ تەوەرەکە لەسەر چییە ئایا چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیە یاخود پێویستی بە کردارە طبعاەوە دیارە پێویستی بە کردارە زۆر پرۆژە پێشکەش کراوە بەڵام هیچی جێبەجێ نەکراوە بۆ نمونە جەنابی سەرۆک بەخۆی چەند پرۆژەی پێشکەش کرد بەڵام ئەو بەخۆی لەسەر پرۆژانە کاری نەکرد بە دوایە پرۆژانم بڕۆژێ دەوایە بەخۆی با دوایە خوار لەسەر حکم هیچ کرداری نەکراوە و داوا لە کۆمەڵی ئیسلامی دەکەم ئێوە بە کردار کار بکەن کەلانەکانی دیکە هیچ یان بە کردار کار ناکەن بەڵێ بەڵێ و هەروە پێویستە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان یعنی هاوڕێک لەو خەڵکی کوردستانە بداتەوە بەڕاستی هەموو شتێک بەردێکی بەسەر نەخۆشەکاندا کردووە نە بوجا نە هیچ شتێک خەڵکەکەش هەموو شتێک بێدەنگە لە ڕاستەوە حکومەتە هیچ دەنگێکی نایە سلێمانی خۆ پێشاندان دەکات سلێمانی بەرنیانێ ئێمە خەڵکی بادینان و خەڵکی هەولێر هیچ شتێک ناکەین خەڵکی هەولێر و هیچ شتێک ناکەن لە بەرامبەر حکومەتە جا لە بۆیە ڕێخۆشکردنی ئێمە بۆ ئەو حکومەتە چیمامەسەر بکە حەقی خۆتی من هەرگیز حکومەت بە نەحەق دانانم لە بەرامبەر ئەو کارە با ئایا بکات مەسەڵەن کردداری نییە خەڵکەکە هیچ کرددارێکی نییە لە بەرامبەر حکومەتدا حکومەت چاکسازی بە کرددار بکە لە بەرامبەری بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە شێخانەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک غەریبمان لەگەڵایە فەرموو کاک غەریبیان فەرموو ئەلا فەرموو منم فەرمووە چۆنی کاک غەریب فەرموو بە قوربان کوڕی ناوێ کاکە گیان من 22 ساڵ خزمەتمەیە بەڵێ 22 ساڵ خزمەتمەیە لە دایرە 10 ساڵ پێشمەرگەیتمەیە لە هەڵسم برینار کرام بە دوایەوە کچێکم ئاخری نوقسانە شێتەمانە لە ماڵە سجنمان کردو داماناوە پارەکە عەلی باقیر هاو خواپیەوەی کایەخوا تقریب 2 ساڵێکی بۆ نردبوون بۆ مڵاوتی بۆی بنێر نەمانە کاک غەریب پێت وایە چارەسەری دینارم پێم نییە چمە چایخانە کاک غەریب پێت وایە چارەسەری سیاسی پێویستی بە پرۆژەیە یاخود پێویستی بە کردارە کەس نابێ لە خەڵبەقی خۆی گەڕێتەوە بۆ ئەمانە کاک غەریب بەڵێ کاک غەریبیان پێت وایە چی بکرێت بۆ ئەوەی جەنابەت لەو ژیانە ناخۆشەی کە خۆت باسی دەکەی تێپەڕ بیت یاخود دەرباز بیت چی بکرێت وەڵی ئەزانچی ئەمانە ڕاستی پێویستی ئەمە بە عەمەلی ئەوە نانکە لەسەر کورسی دانیشتن خەڵک کورسی شێخ لەتیفی شێخ مەحموود هابوو حەسەناوە لە حەسەناوە یەکێکە ماچی کردین سوات جێبەی کردین هێنانێ بۆ پێنجێنەمانە ئەوە کوردایەتی بوو نەک وەکو ئەمانە ئاواخەت ڕزوڵمەکەن و بەس تێکەشی خۆیان تێر بن و وەڵی 250 پێ نەبوو ئەمڕۆ بچۆ چاخانەیەک زۆر سپاس بۆ کاک غەریب لە پێنجۆ لەگەڵمانە بووی چ لای پەیوەندێکی دیکە کێمان لەگەڵا بوو کاک عوسمانمان لەگەڵا کاک عوسمان فەرموو مرحبا قوربان مرحبا کاک عوسمان یا فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس کاک عوسمان یا فەرموو لەسەر چییە بەڵێ کاک عوسمان پێت وایە چارەسەری سیاسی چارەسەری قەیرانی سیاسی پێویستی بە پرۆژەیە یاخود پێویستی بە کردارە چارەسەری سیاسی ئەم وڵاتەی ئێمە بەڵێ بەڵێ پێویستی بەوەیە ئەمانە ئەگەر ئەم حیزبە بچووکانەی کە تۆزە لەوان بچووکترن ئەمانە حکمێکیان بەدەستەوە بێت کەواتە ئەوە بۆ چاکێ ئەمانە لەبەرەوە نایەنە دەزەوان لەبەرەوە ئەم دزی و نەوت فرۆشتن و پارە و
ئەمانە چی دەچێت ئەی پێت وایە کاک عوسمان هاوڵاتیان چی بکەن بۆی کە وەکو خۆ دەڵێ دەسەڵات بن بەمانە خۆمان بچووکەکان وەکو پیا پێش ئەو خەڵکە کەونیشەوە ئەو خەڵکە من تاکیدم لەگەڵیانە دوایانەکەوێت بەڵێ کاک عوسمان پێت وایە چی بکرێت لەم بارودۆخی ئێستادا کە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی چەندین قەیران بۆتەوە قەیرانی دارایی قەیرانی کۆمەڵایەتی قەیرانی فکری قەیرانی سیاسی پێت وایە لە ئێستادا چی بکرێت بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و چارەسەرکردنی ئەم قەیرانە بەتایبەتی قەیرانی سیاسی بەڵێ بەڵێ هەمووی ئەوان دروستیان کردووە لەبەرەوە مەساحەتەکان لاانەشەنجە ئەگەر خەرب یا وڵاتان ئەمان پێکرد با بێنە سەر تەلەڤیزۆن ئیعلانی کرد بۆ خەڵکە بڵێ دەسەڵاتمان نییە. بەڵێ بەڵێ سوپاس بۆ کاک عوسمان لەگەڵمان نبووی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک ناردۆمان لەگەڵای فەرموو کاک ناردۆ. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام و ڕەحمەتوڵڵا. کاکۆ دەربارەی حکوومەتی کوردی ڕەخنە لە ڕئیس و دەسەڵاتەکانان نیە خۆی عەسڵی مەنهەجەکە غەڵەتە. بەڵێ ئێمە لە ساڵی بیستەکان و چلەکانە بەرنامەی مارکسی و لینی و ئەمانان هاوڕۆتە ئەم وڵاتەی ئێمەوە ئەوە مارکسی و لینی هاتە سەر حکم پەرلەمانی دانا و حکومڕانی کردووە و ئەو کاتە خەڵک خۆی بەخوشەکە لەسەر بەرنامەی مارکسی و لە مەسافی 100 مەترەوە ئالیپێچی ئەنا بەدابابێ حیزبی بەحسەوە خەڵک وایە زانی ئەم ئازادیە ئەکە کۆتایەتی ئێمە ئێستاگە خەڵکی کوردستان بۆ بەحسیە لە کێشێ لەبەر ئەوەی هەمان منهەج عەلمانیە ئێمە بەدەستی منهەجەکەوە جێما خواردووە ئەینا خۆ وەکو سەرکردەکان خەڵکی زیرەکەن خەڵکی ماگستێرن دکتۆران ئێمە لە عەسڵی کێشە خەڵکە ناحاڵیە ئێمە خەڵکە کاک ناردۆ چی بکەین بۆ چارەسەری هەموو ئەم کێشا و گیرفتانە بکەین کە جەنابت دەیڵێیت لە سەتە حەڵکی دەن بە ئیسلامیەکانەدا خەڵک ئەلو کاک ناردۆ پێت وایە چی بکەین بۆ چارەسەرکردنی و گرفتانەی کە جەنابت دیسە باسی کرد چی بکەین ئێمە هاوڵاتیان چی بکەن؟ وەڵامی من لەم کەناڵە بەڕێزەی ئێوە من کابرایەکی ئیسلامیش نیم تەبعەن داواکارم لە خەڵکی کوردستان ئەم جارە دەن بە عەلمانیەکان نەدا عەلمانیەکان و گوستەکردەکان خۆیان کێشان نییە منهەج و پرۆگرامەکە غەڵەتەکە لە منهەجەکەیە یعنی کەس ناخوێنێتەوە ئەو عەلمانیانە تەبعەن دوشێ گروپن گروپێکی سەر بە ئەمریکا و تورکیا گروپێکی سەر بە شیعە ئێرانە یعنی کەس ناخوێنێتەوە ئەم وڵاتان بە کارەسات بردووە کەس تا بۆ کەس ناگە کەس جۆر لە کەس ڕناگرێت کاکە بە ئەم جارە خەڵک دەن بدە بە ئیسلامیەکان ئەوەی حەدمانیشە تا ئیسلام گوژاریکەی باش بە ئەم جارە دەن بدە بە ئیسلامیەکان با ئیسلامیەکانش کەن سەر حکم بدا ئەگەر لەوان باشترن ئاکر با ئیشی باشتر بۆ خەڵکن ئەگەر وەک ئەوان هیوادە خەڵکش پارە بۆوانە بنە بە نەجاتمان بێ وەک زمانی زوو کابراک دێت. کاک ناردۆ سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆی کە لەگەڵمان نبووی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەسەنمان لەگەڵایە فەرموو کاک حەسەن. کاکەوەرە زۆر باش هەموو کاتێک کاک حەسەن زعمن نەبێت تەورەکەتان لەبارەی پرۆژە شتیان یان کاک حەسەن پێت وایە چارەسەری سیاسی ئەم دۆخە سیاسی ئێستا ئەم قەیرانە سیاسی ئێستا چارەسەرەکەی بە پرۆژەیە یاخود پێویستی بە پرۆژە یاخود پێویستی بە کردارە؟ چارەسەرەکەی بەڕێز بە کردارە و بە پرۆژە شەبار دوچەن بەڵام ئێستا ئەمن دەربارەی شتێکە پەیوەندیم کرد ئێستا من خەڵکی کوردستانم کابرایەکی عێراقیم و خەڵکی هەولێرم 50 ساڵە لە هەولێردا دەنووسم باب و بابیمان هەولێرە ئێستا منەوە 2 ساڵە خەڵکی جوازەکەمە بیگۆڕم دەبێت سێرەخت استثنامە استثنام معنای چی یعنی ئەتم وەخەڵ لە وڵاتیان 50 ساڵە لەو شارەما ئێستا چەند دەکەم بۆم ناگۆڕن 2 ساڵە سێراخیم بۆ ناگۆڕن باشە بە سەبەبەکەی چیە نازانم. بەڵێ هیچ دانێکی پەیوەندیدارت ئاگادار کردوتەوە کاک حەسەن چەند پەیوەندی بە تەوەری بەرنامەکەشەوە نیە بۆ هەموو شوێنە بچوومە ئێستا ئامۆزایەکان هەموو ئیبێچاتەنە و خۆشناون ئێستا لە سلێمان هەموو گۆڕێن لە هەولێر ئێمە چی سێمان هەولێرە بۆمان ناگۆڕن دەڕێنامە مۆقەل لە وڵاتیانە سەبەبەکەی نازانم دەستمەتە عام و چمەتە دایرەی نەفوس و حتا ئێستا منداڵی برایەکەم چوونە بۆ نەفوس بۆیان دەرنێناوە. بەڵێ کاک حەسەن جەنابەت کەسێکی کوردیت و وەکو جەنابەت فەرمووت جنسی عێراقیت هەیە ئایا ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە بەڕای جەنابەت چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی ئەوەیە بە کردار دەبی کردار بکەم کردارەکەم بۆ خەڵکی کوردستان بێ بۆ دیفاع پڕکردن بێ. بەڵێ
سوپاس بۆ کاک حەسەن لاو لێرە و لەگەڵمانە بووی. کاک حەسەن سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ بەڕێزان هێمن کەریم دەڵێت بە بڕای من نە بڕیاری سیاسی و نەکردار چارەسەر نییە، تەنها ڕاپەڕین چارەیە. بەڵێ بەڕێزان تاهیر یاسین دەڵێت دەسەڵاتدارانی کوردستان بڕوایان بە چارەسەر نییە تەنها بۆ کات کوشتنە. بەڕێزان ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ فەرموو تا بەرنامەیەکتر و بە یەکگەشتنەوەیکتر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن. خواتان لەگەڵ.